لە کۆتایی 2020 پلیستیشن 5 و Xbox Series X بڵاو دەکرێنەوە بێگومان هەندێک یاری ئاشکراکراون کە بۆ هەردوو پلاتفۆرم بەردەست دەبن. بەڵام ئێمە گەیمەران هەندێک یاریمان دەوێت لەسەر هەردوو کۆنسۆڵ دروست بکرێن. مەبەستی ئەو راپۆرتە تەنیا داواکردنە گەرنا زۆرینەی و یاریانەی باسییان دەکەین فەرمی نین. لەوانەیە یارجیز نەیان بینین، بەڵام هەر حەز دەکەین داوایان بکەین چەند یاریەکی پلیستیشن 2 هەن، Xbox 360 هەن، پلیستیشن 4 و Xbox One هەن، دەمانەوێت بەشێکی دیکەیان لە پلیستیشن 5 و Xbox Series X بیان بینێ. دیاری ناوازە دەمانەوێت لەنەوەی داهاتوی کۆنسۆڵەکان بڵاو بکرێنەوە. ژمارەدا یاریەکی نوێی Assassin's Creed کە RPG نەبێت. دەزانین Assassin's Creed Valhalla بۆ Xbox Series X و PlayStation 5 و PC بڵاو دەکرێتەوە، بەڵام زۆرینەی گەیمەرانی کوردستان زۆر دڵخۆش نین بە یاریەکە، چونکە گەیمەران بە یاریەکانی پێشووی Assassins کاریگەرن کە RPG نین. RPG واتە بەردەوام کاراکتەرەکەت بەهێزتر دەکەی و توانەکانی زیاتر دەبێت زیاتر خەریکی کاراکتەرەکەت بیر لەوە چیرۆکی یاریەکە ببڕی. گەیمەرێکی زۆر داوای ئەساسنێکی هاوشێوەی یونیتی و سندیکەیت دەکاتەوە، هاوشێوەی بلاک فلاگ دەکاتەوە. Ubisoft کە یاریەکی نوێی ئەساسنسمان بۆ بڵاو بکەنەوە کە RPG نەبێت. ژمارە 9 یاریەکی نوێی Downhill. یاری Downhill Domination لە پلیستیشن 2 گەیمەرێکی ئەوەندە زۆری هەبووە لە کوردستان گومانی تێدا نیە گەیمەری پلیستیشن 2 نەبووە ئەو یاری نەکرد بێ یان نەیبینی بە یان گوێ بیستی نەبووبێ. بۆ ئەو گەیمەرانەی کەوە نەیان بینیوە یاری Downhill یاریەکی کۆواپی چێپەڕچێی بایسکیلە، بەڵام بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش و چێپەڕچێکە. چەند نەخشەیەکی جیاوازی هەیە، دوو گەیمەر بێکەوە چێپەڕچێ دەکەن جا لەسەر پلیستیشن 5 یان Xbox Series X دەمانەوێت ئەو یاریە ببینێ. بە گرافیکی نوێ، مۆدی نوێ، مۆدی ئۆنلاین، گەیمەرێکی زۆر دڵخۆش دەبێت. یاریەکە لەلایەن سۆنیەوە دروست کراوە بڵاو کراوەتەوە، یاریێکی تایبەتی پلیستیشن بووە، بۆیە سۆنی داوا لە تۆ دەکەین تکایە بەشی نوێی ئەو یاریەمان دەوێت. ژمارە 8 Call of Duty Vietnam. بێگومان Call of Duty لە زەنجی جیهانی دۆممان بینیوە، لە زەنجی سارد بینیمان، لە زەنجی مۆدرنیش بینیمان، لە زەنجی داهاتوش بینیمانە، لە زەنجی زۆر داهاتوش بینیمانە. بەڵام تا ئێستا دوو یاری Call of Duty-مان نەبینیوە، یەکەشیان لە زەنجی جیهانی یەکەمە، یەکەشیان لە زەنجی ڤێتنامە. زەنجی جیهانی یەکەم لەلایەن Battlefield یەک تاقی کرایەوە کە یاریش سەرنجڕاکێشی سەرکەوتووە، بەڵام ڤێتناممان بە فەرمی نەبینیوە. لە ناو جەنگڵەکان لەگەڵ گروپە تیرۆریستیەکان واز دەکەین خاوەنی گرافیکێکی ناوازە بێ، نەخشەی ناوازەی تێدا بێ. گەیمەرێکی زۆر چاوەڕوانی ئەو یاریان و Activision تکایە گوێمان لێ بگرە. ژمارە 7 Battlefield لە کاتی مۆدرن. بە فەرمی EA کار لەسەر Battlefieldی داهاتوو دەکات لەسەر PlayStation 5 و Series X بڵاو دەکرێتەوە، بەڵام نازانین یاریەکە لەسەر چ کاتێکە. بەڵام دەتوانین پێشبینی بکەین لەسەر جەنگی جیهانی سێم دەبێت یان سەردەمی ئێستا دەبێت. واتە مۆدرنە، هاوشەوەی Battlefield 4 کە یەکێکە لە باشترین یاریەکانی Battlefield لە مێژوودا. تکایە EA ئەو یاری هاوشەوەی Battlefield 5 تێک مەدەن، گرنگی پێ بدەن، گەیمەرێکی زۆر چاوەڕوانی ئەو یاریان EA مەکەن. ژمارە 6 PUBG 2. دەزانین PUBG تەنیا مۆدی ئۆنلاینی هەیە، بەڵام چی دەبێت گەر مۆدێکی چیرۆکی هەبێت. هاوشێوەی یاریەکانی کۆد و Battlefield چیرۆکی نەخشەی ئیڕێگڵمان بۆ باز بکات. چی ڕوویداوە؟ PUBG مۆبایل لە کوردستان ئەوەندە بەناوبانگە، داپیرەیەک لە گوندێک نەزانێت سمارتفۆن بەکاربێنێ دەزانێت بڵێ PUBG. Tencent گوێمان بۆ بگرە. داوای بەشی دووەمی یاری PUBG دەکەین، بەڵام تەنیا ئۆنلاین نەبێ بەڵکو چیرۆکیشی هەبێ. گەر تەنیا ئۆنلاین بێ دەستکاریەکی گەورەی نەخشەی یاریەکە بکرێ، گەیمەرێکی زۆر داوای دەکات. ژمارە 5 بەشی دووەمی یاری بوڵی. بێگومان لەوانەیە هەرگیز ڕۆکستار بەشی دووەمی یاری بوڵی بڵاو نەکاتەوە بەهۆیەوەی یاریەکە بەقەت GTA و Red Dead بەناوبانگ نییە، بەڵام لەوانەیە ڕۆکستار نەزانێت لە کوردستانە جوانەکەی پڕگەیمەرەکەی خۆمان بە هەزاران گەیمەر چاوەڕوانی بەشی دووەمی بوڵی دەکات. دووبارە بستنەوە ناو هۆڵەکانی قوتابخانەکە و کارە بێمانایە منداڵانەیەکان تاقیکەنەوە، ئەرچی سەیر و سەمەرە تاقیب بکەنەوە. تا ئێستا چەندین دەنگۆ هەیە کە بەشی دووەمی بوڵی لە کارکردنە، بەڵام هیچیان فەرمینین، بۆیەش داوا دەکەین تکایە ڕۆکستار بەشی دووەمی بوڵیمان دەوێت لە PlayStation 5 و Xbox Series X. ژمارە 4 بەشی دووەمی یاری بلاک. لەوانەیە هەرگیز بەشی دووەمی یاری بلاک بڵاو نەکرێتەوە، چونکە خاوەنی ئەو یاریە ستودیۆی EA. دەشزانین EA زۆر بە کەمی کار لەسەر یاریە کۆنەکانی دەکاتەوە، تەنیا فیفا نەبێت. کەومان نەزانین بۆچی فیفا بڵاو دەکاتەوە. بلاک ئەو یاریەیە گەیمەرانی کوردستان یادگاریان لەگەڵی هەیە، لەگەڵی گەورە بوون بەس بەبستی نەخشەی یاریەکە شارەزان. تکایە EA چاوێکت لە گەیمەرانی کوردستان بێ، بەشی دووەمی یاری بلاکمان دەوێت. ژمارە 3 Resident Evil 8 لەسەر ستایلی Resident Evil 4. گەیمەرانی کوردستان یاری Resident Evil 4یان زۆر خۆش دەوێت، چونکە یاریەکی نایابی Resident Evilە. بێگومان Resident Evil 2 و 3 ریمیک یاری نایابن، بەڵام هەمان ئەو چێژەیە نییە بەقەت RE4 هەی بووە، چونکە کەشی یاریەکە ترسناک و سارد و تۆقێنەرە لە هەمان کات کارکتەرەکان سەرنجڕاکێشن و لەگەڵەوەش بە لیۆن یاری دەکەی. لیۆن کارکتەری سەرەکیە کە مەحاڵە پێشتر ئەو یاریت کردبێ
نەتویست بێ قژێکی وەکو لیۆنت هەبێ یان باڵایەکی وەکو لیۆنت هەبێ دەزانین کاپکۆم کار لەسەر ڕزدن ئیڤڵێکی نوێ دەکات جا بە ناوی گەیمەرانی کوردستان حەز دەکەین بەشی هەشتەمی یاریەکە ببینین لە پلەیستێشن 5 و Xbox Series X بڵاو بکرێتەوە بەڵام یاریەکە پێویستە بە ستایل ڕزدن ئیڤڵ 4 بێ ژمارە 2 God of War 2 دەزانین ستودیۆی سانتا مۆنیکا کار لەسەر بەشێکی نوێی یاری God of War دەکەن بەڵام هەندێک داواکاریمان هەیە یەکەم تکایە دوای تەواوکردنی چیرۆکی ثۆر و ئۆدن چیرۆکی مصری کۆن لە ناو یاریەکە زیاد بکەن تا بتوانین لە God of War 3 بچینە مصری کۆن و لەگەڵ فیرعونەکان شەڕ بکەین هاوشێوەی Assassin's Creed Origin کەشێکی زۆر نایابی هەیە داواکاری دووەممان ئەوەیە بابەشی دووەم تەنیا شەڕکردن نەبێت لە دژی ثۆر بەڵکو با ئۆدنیش ببینین کە باوکی ثۆرە کێشەمان نییە گەر نیمچە شەڕێکیش ببینین لە بەشی سێم لەگەڵ ئۆدن شەڕەکە تەواو بکەین تکایە کریتۆز مەکوژن نامانەوە بە کارکتەری ئەیتریە زیاری بکەن گەیمەرانی کوردستان دایانەوە بە کریتۆز یاری بکەن چونکە لەوانەیە کریتۆز بمرێ لە یاری ڕابردوو ئاماژەیەکی لەو شێوەیە پێدراوە هاشتاگ بەڵێ بۆمانەوەی کریتۆز لە بەشی دووەمی یاری God of War ژمارە 1 بێگومان ئەو یاریەی سەرجەم گەیمەرانی کوردستان و جیهان داوای دەکەن Grand Theft Auto 6 ساڵە گەیمەران داوای دەکەن 6 ساڵە گەیمەران ڕۆژەکان و کاتژمێرەکان و چرکەکان دەژمێرن 6 ساڵە خەونی سەرجەم گەیمەرانی کوردستان و جیهانە هەڵسانە لە خەو کردنەوەی مۆبایل یان پیسیەکانیانە بستنە ناو یوتیوب و ببینن ڕۆکستار یەکەم ترێلەری GTA 6 بڵاو کردوێتەوە بێگومان گەیمەرەکە مێشی لەدەست دەدا لەوانەیە تووشی جەڵتەی دڵ بێ یان شتێکی بەسەر بێ گەیمەران بەو شێوەیە چاوەڕوانی یاری GTA 6ن ڕۆکستار بێگومان گوێت لێمانە تکایە با GTA 6 لەنەوەی داهاتوی کۆنسۆڵەکان بەردەست بێ با 5 ساڵی دیکە نەبێ با 2021 بێ با باسی سەردەمی هەشتاکان بکە بە باسی مافیەکانی کۆلۆمبی و مەکسیکی بکە یان بە باسی ئێستا بکە و یان باسی داهاتوو بکە گرنگ نییە گرنگەوەیە GTA 6 لەنەوەی داهاتووی کۆنسۆڵەکان ببینین ئەمانە دیاری سەرنجڕاکێش بوون دەمانەوێت لەنەوەی داهاتوی کۆنسۆڵەکان بیان بینین لەو دیاری باسم کرد چاوەڕێی کام لەو یاریانەی تکایە لە کۆمنتی و ویدیۆیە بینوسن و لایکی ویدیۆ بکەن سەبسکرایب چێناڵەکە بکەن گرتا ئێستا نەتان کردووە بۆ ببینینی بابەتی لەو شێوازە